پێغەمبەر سەلامی خۆیان لەسەر بێت. بۆیە ئەم بوومە لەرزەیە کاتێک ڕوو ئەدات بۆ تاقیکردنەوەی عەبدەکانی خوای پەروەردگارە. فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين. با بزانین کێ لەم تاقیکردنەوانە دەرەچێت، چونکە خەڵکانێک هەن لە تاقیکردنەوەکانی خوای پەروەردگار دەرناچن. مؤمن بی وكافر بی. لە عەبدەکانی من ئەمڕۆ بوون بە دوو بەشەوە. لە نەتیجەی ئەو بارانبارینە خەڵکی بوون بە دوو بەشەوە. بەشێکیان ئیماندارن و بەشێکیانش بێ باوەڕن بە من. ئەوەی کەوا ئیمانی هێناوە بە خوای پەروەردگار کاتێک بارانی ڕەحمەتە بینێ دەڵێ مطیرنا بفضل الله ورحمته، ئەیگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار. بەڵام ئەوانەی کەوا بێدینن، ئیمان لاوازن، منافقن، دەڵێن هۆکارەکەی ئەستێرەکان بوو. زیلزالش وایە براکانم، خەڵکانێک وتیان بەڵێ ئەمە دەسەڵات و هێزی قودرەتی خوای پەروەردگارە. ئەوانە لەو تاقیکردنەوە دەرچوون، ئەوانە ئیماندارن، ئەوانە موحیدەکانن. ئەوانەشی کەوا وتیان نەخێر ئەمە سروشتیە و طەبیعیە، هیچ پەیوەندی نییە بە خوای پەروەردگار، ئەوانە لەو تاقیکردنەوە ڕاسب بوون و ئیمانیان بە کەوکەبەکان و ئەستێرەکانەیە بە سروشتەیە، نەک ئیمانیان بە خوای پەروەردگار هەبێت. بۆیە پەروەردگارمان عەبدەکانی خۆی تاقیەکاتەوە. بوومە لەرزە براکانم نیشانمانیدا دەسەڵات و هێز و قودرەتی خوای پەروەردگار لە سەرووی هەموو دەسەڵاتەکانە. پەروەردگارمان کاتێک بڵێ کون فەیەکون، ببە ئەبێت. قل هو الذي قادر على أن يبعث عليكم عذابا من فوقكم ومن تحت أرجلكم. پەروەردگار ئەوەندە بەهێز و بەدەسەڵات و توانایە لە هەر دەقە و سەعات و چرکە ساتێک بیەوێ سزات بۆ بنێرێت، لە سەرووە سزات بۆ دەنێرێت، بەردباران تەکات. ئەو من تحت ئەرجولیکم، سزات بۆ دەنێرێت لە بن پێێتەوە، زەوی ئەهەژێنێت، ئەیلەرزێنێت. ئەوە دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگارە. لە ساڵی 2004 ئەو زیلزالە بەهێزەی کەوا ڕوویدا کە زیلزالی تسۆنامی مەشهورە، زانایان دەفەرمون هێز و قووەتی ئەو بوومە لەرزەیە 1 ملیۆن طن، 1 ملیۆن طن بە ئەندازەی قومبەلە زەڕە چەنێ بە قووەتە، ئەوەندە بەهێز بوو. ئەوجا کاتێک کە کەوتە ناو دەریاکان، شەپۆلی دەریاکان 30 بۆ 40 مەتر بەرز بووەوە. ئەوجا بەهێزی 750 کیلۆمەتر داینە ناو خەڵکەیە. لە دەرەنجامە 250,000 کەس، 1.4 ملیۆن کەس هەمووی لە ناوچوو. ئەوە دەسەڵات و قودرەتی کێیە؟ خوای پەروەردگارە. دەرکەوت کە ئێمەی ئینسان زۆر بێتوانین. وخلق الإنسان ضعيفا. ئینسان لە بەرامبەر قودرەت و دەسەڵاتی خوای پەروەردگار هیچی پێ نییە. أن القوة لله جميعا. قوة و هێز و دەسەڵات هەمووی دەگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار. لا ملجأ من الله إلا إليه. ئێمە گەڕانەوەمان هەر بۆ لای خوای پەروەردگارە، کەواتە دەسەڵات و قودرەتی خوای گەورەمان بۆ دەرکەوت لەم ڕووداوانە. لە بوومە لەرزە براکانم بۆمان دەرکەوت هەر تەوحیدی خوای پەروەردگار ڕاستە. مشریکین و ئەهلی شرک هیچیان پێ نییە، دەسەوەستانن لە بەرامبەر هێز و دەسەڵاتی خوای پەروەردگار. کاتێ مشریکەکان ناڕەحەتیشیان توش بووایە، دعوا الله مخلصين له الدين. بەڵام فلما نجاهم إلى البر إذا هم يشركون. بۆیە پەروەردگارمانە فەرمێ ئەوە بەس خوای پەروەردگارەکەوە يكشف الضر عنكم. هەر سزایەک، هەر سەغڵەتیەک، هەر ناڕەحەتیەک بێ بەسەرتان، ئەوە پەروەردگارە لەسەرتان لای دەبات.